سلااوتانەی بەڕێزان لەم ڤیددیۆدا بەستمانە ئاشناتانکەین بە H-index کە ئەم زانایەکی لە خوارەوە وێنەکەی هاتووە لە ساڵی 2005دا ئەم فاکتەرەی داهێناوە. بەشەیەک گشتی ئەم فاکتەرە لەلایەن چەندین شوێنی بەناوبانگەوە بەکاردەهێنرێت وەکو گوگڵ سکۆلار، ریسێرچگەیت، سکۆپاس یاخود ئەکاونتەکەی کە بە ناوی مەندەلیە، مایکرۆسۆفت ئەکادمیک و هەروەها چەند شوێنێکی تر و چەندین تایپی جیاوازی هەیە کە بۆ نمونە هەر کەسێکی ئەکادمی دەتوانێت H-indexی تایبەت بەخۆی هەبێت یاخود هەر جۆرناڵەکەش H-indexی تایبەت بەخۆی بۆ حساب دەکرێت و هەروەها زانکۆکانی ڕانکینگ دەکرێن بەهۆی H-indexەکانیانەوە و هەروەها وڵاتەکانش بەپێی ئەو توێژینەوانی کە ناو وڵاتەکاندا دەکرێت H-index دەکرێن. لەم ڤیددیۆدا دەمان هەیە باس لەم بابەتانە بکەین. چۆنەتی حسابکردنی H-index بەشێوەیەکی گشتی H-index بریتیە لە ژمارەی ئەو توێژینەوانەی کە کەسێک بڵاوی کردێتەوە کە بەلایەنی کەم n جار سایت کراون. بۆ ڕوونکردنەوەی زیاتری ئەم بابەتە دایاگرامێکمان ئەگەر هەبێت لە بینی ژمارەی ئارتیکڵەکان و ژمارەی سایتێشنەکان ئێمە دەتوانین بۆم شێوازە H-indexەکە حساب بکەین بۆ هەر کەسێک. بۆ ئەگە کەسێک یەک توێژینەوەی 1000 سایت کرابێ کەواتە H-indexەکەی یەکە. ئەگەر هاتوو کەسەکە دوودانە پێپەری هەبێت کە بەلایەنی کەمەوە ئەم دوو پێپەرە لە دوودانە سایتێشن کەمترینە بێت کەواتە دەتوانین بڵێن H-indexەکەی 2. واگەر هاتوو کەسەکە 3 دانە توێژینەوەی هەبوو کە لە 3 جار کەمتر سایت نەکرابوون ئەوە سایتێشنەکەی دەبێت بە 3. بەڵام ئەگەر هاتوو 4 دانە توێژینەوەی کەسێک سایتێشنەکەی نەگەیشتە 4 دانە کاتە ئەو کەسە H-indexەکەی 3 واتە زۆرترین ژمارەی توێژینەوە کە بەلایەنی کەمەوە بە هەمان ژمارەی ئارتیکڵەکانی سایت کرابێ. بۆ ڕوونکردنەوەی زیاتر ئەو ئەکاونتی گوگڵ سکۆلاری منە هەروەک تێبین دەکەن کە H-indexەکەی من یەکە واتە یەک توێژینەوەم تەنها توانیوێتی کە بەلایەنی کەمەوە 1000 سایت بکرێت. بۆ ئەگەر زانای وەکو ئەنیشتین بە نمونە بینینەوە H-indexەکەی 114 واتە 114 دانە لە توێژینەوەکانی ئەنیشتین توانیوێتی بەلایەنی کەمەوە 114 جار سایت بکرێت. بەڵام لە ناو توێژینەوەکانیدا ناتوانین 115 دانە توێژینەوە ببینەوە کە هەر کامێکیان بەلایەنی کەمەوە 115 جار سایت کرابن. بۆ من ئەم زانایە هەروەک تێبین دەکەن H-indexەکەی لە ئەنیشتانی زیاترە واتە 146 دانە لە توێژینەوەکانی توانیویانە بەلایەنی کەمەوە 146 جار سایت بکرێن. بۆ ناگممان هەیە حسابی H-indexی ئەم بەڕێزە بکەین کە H-indexەکەی بریتیە لە 22 واتە ئێمە دەوێت 22 دانە توێژینەوە بژمێرین کە بەلایەنی کەمەوە هەر کامێکیان 22 جار سایت کرابن. بۆ ئەو 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 هەروەک تێبین دەکەم 22 دان لە توێژینەوەکانی بەلایەنی کەمەوە 22 جار سایت کراون بەڵام 23 دانە توێژینەوەی نییە کە 23 جار سایت کرابێ. هەروەها بە نمونە ئەگەر بێت و ئەم توێژەرە H-indexەکەی کە 8 حسابی بکەین 1 2 3 4 5 6 7 8 8 دانە توێژینەوەی هەیە کە بەلایەنی کەمەوە 8 جار سایت کراون بەڵام 9 دانە توێژینەوەی نییە کە 9 جار سایت کرابن. هەروەها ئەو کەسێک داهێنەری H-indexە خودی خۆی تەنها 64 دانە لە توێژینەوەکانی بەلایەنی کەمەوە 64 جار سایت کراون. وەجگە لە گوگڵ سکۆلار هەروەک تێبین دەکەین مەندەلیش بە هەمان شێوەکەت سەر بە سکۆپەسە ئەم فاکتەرە بەکاردەهێنێت. بۆ منە لە ناو گوگڵ سکۆلاردا لە بەشی ماتریکس تێبین دەکەین کە 100 دانە جۆرناڵی بە پێی H-index ڕێزبەندی بۆ کردوونە. بۆ منە نیچەر یەکێک لەو جۆرناڵانەیە کە توانیوێتی لە 5 ساڵی ڕابردوو خۆیدا 362 دانە توێژینەوە بڵاو بکاتەوە کە بەلایەنی کەمەوە هەر کامێکیان 362 جار سایت کراون و بە هەمان شێوە جۆرناڵەکان
کە ژمارەیان 100 دانەیە لەم لیستەدا ڕیزبەندکراون بە پێی H ئیندێکسەکانیان. هەروەها لە سایتی Web of Science لیستی ناوی وڵاتانی بە پێی H ئیندێکس ڕیز کردووە بۆ ناوڵاتی ئەمریکا کە توێژەرەکانی ناوڵاتەکەیان توانیویانە 2222 دانە توێژینەوە بڵاوکەنەوە کە هەر کامێکیان بەلایەنی کەمەوە 2222 جار سایت کراون. وە لە ڕیزبەندەکەدا بەریتانیا بە دووهەم دێ، ئەڵمانیا بە سێهەمدا، کەنەدا بە چوارەم دێ و بە هەمان شێوە. بۆ نەوڵاتی ئێمە لەم ڕیزبەندەدا 117 وڵاتە کە توانیویانە 92 دانە توێژینەوە لە ناو عێراق بڵاو بکرێتەوە کە بەلایەنی کەم هەر کامێکیان 92 جار سایت کراون. بۆ نەوڵاتی ئێران لە ڕیزبەندی 41ەمدا، وڵاتی تورکیا لە ڕیزبەندی 36ەمدا، هەروەک تێبین دەکەن 239 وڵاتی دنیا بە پێی H ئیندێکسەکانیان دابەش کراون کە کەمترینیان ئەم وڵاتەیە کە تەنها یەک پێیپەری 1000 سایت کراوە.